سلااو زاریشتر سلااوتانە بێت دەمێ باز دۆکەم کە ئەو بنکەی ئێمەلین بڕیار بوو باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لێرە دەنگ بدات لە وێستگەی سێ مافی دەنگدانی هەیە، بەڵام تاکو ئێستا ئەو وێستگەیە پەچیتووە ئامریکانی چاک نەکراون. دەستگا ڕاگایدنەکان لێرن و چاوەڕێوە دەکەن ئەو وێستگەیە چاک بێتەوە و سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان بێت لێرە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی پەیام ئاڕاستەی خەڵکی کوردستان بکات بە دوای ئەوەی کە دەنگ بدات. ئەو دەمێ باس دەکەم کە لە سەربانی ئەمڕۆوە هەرێکە لە سەرۆکی هەرێم، سەرۆکی حکوومەت، سەرۆکی پەرلەمان و چەندین بەرپرسی باڵای حکومی حزبی لە ناوەندەکانی دەنگدانەوە چونە دەنگیان داوە. دەمێ ئاماژە بکەن کە لە سووری پارێزگا هەولێر 410 ڕۆژنامەنووس و ڕاگەیاندنەکار ئەمڕۆکە لە ڕووماڵی پرۆسەکە دەکەن. لەگەڵ ئەوەشدا دەمێ ئاماژە بکەم جارێکی دیکە لە بەیانی بەڵام بنکەیەک بۆ بنکەیەک جیاوازی هەبووە، بنکە هەبووە کاتژمێر 7 بەڕووی خەڵکی کراوەتەوە، بنکێکی هەبووە چەند بنکێکی هەبووە بە کاتژمێر 8 بۆ بەشێکی گشتی تاکو ئێستا ئەوەی بە جیاواز دەبدرێت لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەم کاتانە زۆر گەرمگوڕیان پێوە دیار بوو، بەڵام ئەم ساڵ ئەو گەرمگوڕی پێوە دیار نیە تایبەت ئەو بنکەی من لێم لە هەڵبژاردنەکەی دیکەدا ئەو بنکەیە ئەو کاتانە زۆر قەڵەباڵغ بوو، بەڵام ئێستا بەو شێوەیە نییە. جا چاوەڕێ دەکرێت ڕەنگە لە کاتژمێرەکانی داهاتوودا خەڵکی دەنگدەران سەردانی ناوەندەکانی بکەن.